لە ئێستادا ڤیددیویەکی نەبینراوی هونەرمەندی گەورە ئەحمەد شەماڵ لە دوای 35 ساڵ دەبینرێت و بڵاوە بێتەوە. بێگومان ئەحمەد شەماڵێکی کە لە هونەرمەندە گەورەکان کە خاوەنی چەندین بەرهەمی ناوازە و جوانە و بێگومان ئەحمەد شەماڵێکێک بۆ لە هونەرمەندانەی کە پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ هونەرمەندانی ترا هەبوو، پەیوەندێکی زۆر پتەوی لەگەڵ هونەرمەندی گەورە حەسەن زیرەک هەبوو، زۆربەی کاتەکانیان بەیەکەوە بەسەر بردو و زۆر کات لە کۆڕ و کۆبوونە و دانیشتەکاندا بەیەکەوە گۆرانیان وتووە. سالار سابیر کە کەسایەتێکی هونەردۆستی شاری سلێمانیە و ئەرشیفێکی دەوڵەمەندی هونەرمەندانی لای خۆی پاراستووە. لە پێگەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڤیددیویەکی نەبینراوی هونەرمەند ئەحمەد شەماڵی بڵاو کردوێتەوە و ئاماژەی بۆ ئەوە کردووە کە ڤیددیۆکە گەڕێتەوە بۆ 35 ساڵ لەمەوبەر کە تیایدا هونەرمەند ئەحمەد شەماڵ و ئیسماعیل ماملێ گۆرانی دەڵێن. چونیانی وانا هاتو ببیت چاو دوانیه هاتو چاوا خیرانا داویرم نیوه بزرینم تو بازی من شهینم تو تفریعا بخینم ناری شریکی ندیه تنو خوادوانا دیم She's just one